لە شەشەمین ساڵیادی کۆمەڵکوژی ئێزیدیەکان و داگیرکردنی شەنگال لەلایەن داعشەوە هەریەکە لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەتی هەرێم و یەکینەکانی بەخودانی شەنگال کە بە یەپەشە ناسراوە لە ڕاگەیاندراوێکیاندا بە ناڕاستەوخۆ یەکتری تۆمەتبار دەکەن. لەو بارەیەوە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم لە ڕاگەیاندراوێکیدا ئاماژە بۆ دەکات لە کاتێکدا ئەم یادە دەکەینەوە هێشتا هەزاران ئێزیدی لە کەمپەکانی ئاوارەییدا دەگوزارێنن. شەنگال و ناوچەکانی دیکەی ئێزیدەکان هێشتا ئاوەدان نەکاونەتەوە و زەمینەیەکی لەباری گەڕانەوەی سەقامگیری و گێڕانەوەی ژیانیان تێدا نییە. سەرۆکی هەرێم دەشڵێت شەنگال کراوەتە مۆڵگەی چەکدارانی نایاسایی کە بێباکانە لەسەر برین و خەمی ئێزیدیان خەریکی بەڕێوەبردنی ئەجێندا و بەرنامەی سیاسین. هەر لەو چوارچێوەیەشدا مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم لە ڕاگەیاندراوێکیدا داوا لە حکومەتی عێراق دەکات قەرەبووی زیان لێکەوتوانی ئێزیدی بکاتەوە و یارمەتی ئاوارەکان بدات و زەمینە خۆش بکات بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ناوچەکانیان. سەرۆکی حکومەتی هەرێم هەروەها دەڵێت پێویستە هەموو لایەنەکان هاوکار بن بۆ ئاوادانکردنەوە و ئاساییکردنەوەی دۆخی شەنگال بە شێوەیەک هیچ هێزێکی چەکداری بیانی و میلیشیاکان لە شەنگال نەمێن و حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی فیدراڵی هەماهەنگ بن بۆ پاراستنی ئاسایشی ئەو ناوچانە. ئەبڕوای چاودێران ناوهێنانی میلیشیاکان و بەستنەوەیان بە دۆخی ئەمنی شەنگالەوە ئاماژەیەکە لەلایەن سەرۆکی حکومەتی هەرێمەوە بۆ ئەو هێزە چەکداری لە شەنگال بە ناوی یەکینەکانی بەرخودانی شەنگال یەپەشا پێک هێنراوە و بەوە ناوی دەرکردووە کە هێزێکی نزیک لە پەکەکەیە. لەلایەکی دیکەوە هەر لە ساڵیادی کەوتنی شەنگالدا یەکینەکانی بەرخودانی شەنگال یەپەشا لە ڕاگەیاندراوێکدا ڕوونتر و تونتر ئۆباڵی بەشێک لە کۆمەڵکوژی ئێزیدەکان دەخاتە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان و دەڵێت هەرگیز نابێت ڕێگە بدرێت ئەو کەسانەی خیانەتیان کرد لەسەر خاکی شەنگال بژین. لە ڕاگەیاندراوەکەی یەپەشەدا هاتووە خۆڕێک نەخستن و نەبوونی هێزی جەوهەری و پشتبەسن بە هێزی تر هۆکارێکی هێرشەکانی داعش بوو چونکە پەتەکە کە دەیوت ئێمە شەنگال دەپارێزین لە کاتی فەرمانەکەدا پشتی تێکردین. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەدا بازدەوە کراوە ئەو کەسانە لە ئەمڕۆدا دەیانەوێت قوربانیەکان ڕەش بکەن خۆیان وەک خاوەن کۆمەڵگەی ئێزیدی نیشان بدەدەن و بازرگانی بە کەیسەکەوە دەکەن دەشڵێت بەو جۆرە ناتوانن ڕووی خۆیان سپی بکەنەوە. شەشەمین ساڵیادی کۆمەڵکوژی ئێزیدیەکان و ڕاگەیاندراوە دژبەیەکەکانی هەر سێ لایەنەکە لە کاتێکدایە بەپێی زانیاری ڕۆژنامەوانەکان لە کاتی هێرشەکەی داعش بۆ سەر شەنگال کە بە چەند چەکدارێک ئەنجامیدا نزیکەی 5,000 چەکدار و هێزی ئەمنی زۆنی زەر لە سنووری قەزاکە بوون بەڵام ناوچەیەکی بەرفراوان بەبێ هیچ بەرەنگاریەک درا بەدەستەوە. هەر ئەمە ژوای کردووە گومان و سیناریۆی جیاواز سەر ڕووداوەکانی پشت پەردەی کەوتنی شەنگال بێتە ئاراوە.